بەداخەوە توانم بڵێم لە ڕابردوو ینی ئەم دۆسیە ئەم مەلەفەتە ڕادەیەک ینی بۆ نمونە ناشەفاف بووە و ئەم ناشەفافیە وای کردووە کە ینی هەموو لایەک ینی بە چاوێکی گوماناوی وە سەیری دۆسیی نەوت و مەلەفی نەوت و ئەوانە بکرێ و هیوادارین لە داهاتوە ئەمە بەرچاوڕوونی زیاتر و تا ڕادەیەکی زۆر ینی ئیش لەسەر کاڵبوونەوەی ئەو گومانە بکرێ. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم لەبینی ناوەند و لەبینی حکومەتی هەرێمە ئەم ململانێ سیاسی کە ئێستا دروست بووە بە تایبەتی لەسەر دۆسیی نەوتوانە من ڕەم وایە ئەمە دوو بەشە. بەشێکیان پەیوەندی هەیە بە سیراعاتی سیاسی و بە کێشمە سیاسی وەکە لەبینی ناوەند و لەبینی هەرێم دروست بووە. بەشەکەی تریشی ینی پەیوەندی هەیە بە مەسەلەی هەناردەکردنی نەوت کە توانم بڵێم وەکو چۆن پێشتر باسم کرد بە پەیوەندی هەیە بە ناڕوونی و ناشەفافی لە هەناردەکردنی نەوت و داهاتی نەوت و مەلەفی نەوتی ئەوانە. لەبەرەوە بەڕاستی ئەمە گرنگە حکومەتی هەرێمی کوردستان لەسەرم پرسە جددیتر بێ کاری باشتر بکە بۆی ئەو گومانانەی کە ئێستا با بڵین لە حکومەتی ناوەند هەیە یا با بڵین ئەو بڕیاری کە دەرکراوە لە حکومەتی ناوەند دەرکراوە لەسەر دۆسیی نەوت و ئەوانە بۆی ئەمە ینی کۆتایی پێبێ ینی ئەم کێشمە سیاسی لە بینی ناوەند و لە بینی هەرێم هەیە لە بینی لەسەر دۆسیی نەوت و ئەوانە دۆسیی مەلەفی نەوت حەقایە کۆتایی پێبێت. چونکە بەڕاستی من دڵنیام ینی بەردەوامبوون لەسەر ئەم دۆسیە بەردەوامبوون لەسەر ینی ئەم جۆرەی کە ناڕوونیەک هەیە لە داهاتی نەوت و لە ناشەفافیەک هەیە لە مەلەفی نەوتوانە توانم بڵێم زەرمەندی یەکەم لە داهاتوە حکومەتی هەرێمی کوردستانە بێ. بۆی بەڕاستی هەم حکومەتی هەرێمی کوردستان هەم خەڵکی کوردستان لەمە زیاتر تووشی زەرەری زیاتر و زەرمەندی یەکەم لە حەقایە بەڕاستی ئەمە کۆتایی پێبێ. ئەم دۆسیە خۆی ئەگەر تۆ بەنی ئەمە ئەم پرسێکە بەشێکی پەیوەندی هەیە بە پرسی نیشتیمانی و نەتەوەی ئەوانەوە چۆن لە ڕابردووە توانم بڵم لە ساڵی 2005 بەدواوە ئیتر کە بڕیاردراوە حکومەتی هەرێمی کوردستان خۆی نەوت هەناردە بیکا بۆ نەوت هەناردە بکا بۆ میکانیزمەی کە پێشووتر هەبووە. ینی ئەمە پرسێکی نیشتیمانی و نەتەوەییشە پەیوەندی هەیە بە بابەتی نیشتیمانی و نەتەوەیی چونکە تۆ خۆت ئەزانی ئێمە چەند ساڵە حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتەکان و نەوت هەناردە کات جارێکی کە تۆ بێ بگەڕێتەوە بۆ حکومەتی ناوەند و ئەوانە ئەتوانم بڵێم ئەمە لە ڕووی نیشتیمانی و نەتەوەییەوە لە بریەوەی 10 هەنگاو بۆن و نەبەرەوە پێش بچی بۆن و 100 هەنگاو بەرەو دواشۆ دەیتوانە. بەڵام بەداخۆ ینی هەمومان توانم بڵێم ینی هینمان هەیە تێبینی زۆرمان هەیە لەسەر هەناردەکردنی نەوت و ئەوانە. بە بڕوای من حکومەتی هەرێم ئەگەر مەسئولانەتر و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان هەناردەی نەوت بکە پیاچوونەوە بکە ئەمە باشترە تاکۆی ئێمە جارێکی کە بگەڕێنەوە حکومەتی ناوەند و چاومان لە دەستی حکومەتی ناوەندەوە بێ بۆ نمونە ماگانە بودجە و داهات و ئەوانە بنێرێ. هەرچەند بەڕاستی ئێستا وای لێ هاتووە خەڵک ئەوەندە بێتاقەتە خەڵک ئەوەندە بێزار بووە ینی تەمەنایەوە کاکە هەموو داهاتی هەرێمی کوردستان بە داهاتی ناوخۆ بە داهاتی خاڵە سنووریەکان وەزایدن بە داهاتی نەوتیش و هەمووی بچێتەوە بەغاو جارێکی کە لە ڕێگەی حکومەتی ناوەندەوە بۆ نمونە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و بدرێتەوە بە ئاستی پارێزگاکان و چوزانم بە جۆرێک وێکە کە خەڵک لی مستەفید بێدوانە و منیش ڕاستی لەگەڵ پشتیوانیکردنی خەڵکم و خەڵک بەڕاستی ئێستا گەشتۆتە تیری خەڵک بێتاقەتە لە دواکەوتنی موچە خەڵک بێزار بووە لە دواکەوتنی موچە. من ڕەم وایە ینی حەقوان نییە بە تەنها پارتی ینی خۆی بەخاوەنی دژایەتیکردنی بڕیارەکانی حکومەتی فیدراڵی بزانێتوانە. چونکە من باسم کرد پارتی یەکێتی گۆڕان ئیسلامیەکان هێزەکانی تر ئەوەی کە لە هەرێمی کوردستانە هەن و بە تایبەتی لە پەرلەمانی کوردستان ینی با بڵێن کورسیان هەیە حەقوایە بە یەک مەسافە هەر هەموو لایەک لە ڕاستیە ینی خۆیان بەخاوەنی با بڵێن دژایەتیکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی یا ئەو بڕیارە سیاسی کە پێشووتر باسمان کرد کە حکومەتی ناوەندەری کردووە بە یەک مەسافە هەمووی ئەوە بکات نەک هێزێک بۆ نمونە بە ڕسمی ئەعلانی کات و هێزەکانی تر بۆ جۆرە نەبێ. و ئەوەندەی من بزانم بزوتنەوەی گۆڕان لەسەر هەموو پرسە نیشتیمانی و نەتەوەییەکان ینی بڕیاری خۆی هەیە و قسەی جدی خۆی هەیە و پرۆژەی خۆی هەیە بۆ ئەوە لەبەرەوە گۆڕانیش لەسەر هەر بابەتێک کە پەیوەندی هەیە بە بابەتی نیشتیمانی و نەتەوەییەوە لە ڕاستیە پێچەوانەی پرسە نیشتیمانیەکان کار ناکاوە پێچەوانی پرسە نیشتیمانیەکان بڕیاری نەداوە. لەبەرەوە گۆڕان بۆ هەموو پرسێکی نیشتیمانی پرۆژەی هەبووە بۆ هەموو پرسێکی نیشتیمانی قسەی هەبووە. هەموو لایەکمان بڵێن کوردستان هی هەمومانە و هەمووی قوربانی داوە دۆسیی نەوت و داهاتی خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ ئەوانە شەفاف بێت بۆی بەڕاستی دوجار خەڵکی کوردستان مستەفید بێ لە ئیسفادەی لێ بکە. ئەمە گرنگە بەلای ئێمەوە نەک ئەوەی کە هێزێکی سیاسی بۆ نونە لەگەڵ ئەوە بێت بە جۆرێکی کە تەعامل بکرێ هێزەکانی کرد بە جۆرێکی کە لە
لەبەرەوە نا من ڕام وایە حەق وایە هەموو هێزە سیاسیەکان بە یەک مەسافە لەسەر ئەم پرسە قسەی جدیان هەبێت و کۆتاییش بم مەسلەی بابەتی هینەش بێت یعنی ئەم بەریەکەوتن و تێنەگەشتن و تا ڕادەیەک بۆ نمونە منافەسە سیاسیش بێت وانە ئێمە خۆمان ساختکەینەوە باشە وەکو کورد دژی ئەو بڕیارە سیاسیانە بین کە لە حکومەتی ناوەندۆ دەرەچێت.